گروپێکی خۆبەخشن تەمەنتان لە نێوان 18 بۆ 35 ساڵە و بیرۆکەی پرۆژەیەکتان هەیە بۆ خزمەتکردنی کۆمەڵگە ئەوە هەر ئێستا بیرۆکەی پرۆژە خۆبەخشیەکانتان پێشکەش بکەن تاوەکو دەستگای ڕوانگە پشتگیری داراییتان بکە. وە پێویستە پرۆژە خۆبەخشیەکان لە بوارەکانی پەروەردە، لاوان، ژینگە و کەسانی لێخەوماو بێت. دوا بە دوای هەڵبژاردننی پرۆژەکان لەلایەن لێژنەیەکی پسپۆرەوە کۆمەکی دارایی بەدەستدێنن بۆ ئەنجامدانی پرۆژە خۆبەخشیەکانتان. بۆ زانیاری زیاتر تکایە سەردانی ماڵپەڕی www.rwanga.org/yvi بکەن یاخود لە ڕێگای ژمارە تەلەفۆنی 0750 592 81 پەیوەندیمان پێوە بکەن. دوا ڕێکەوت بۆ پێشکەشکردن 30/6/2022 دەستپێشخەری لاوانی خۆبەخش لە پێناو کەلتوری خۆبەخشی.